عزیزان بە هەر 5-6 دقیقەیە هەندێک قسە بکەم هەر لەسەر ئیشەکەەوە. ڤیدیۆی بڵاو بۆتەوە کە باوچێک باسی کوڕەکەیە کات مەسەلەی بتڵ و چی و ئالم بابەتانە جاهندێ برادر پەیوەندیەکەن کاگەرامەوە بۆشی قسە ناکەیت لەسەر ئەو مۆزۆعی بتڵ و نازانم چی و ئالم بابەتانە. ئەرێ کاکە قسەی چی بکەم زەحمەت نەبێت؟ قسەی چی بکەم؟ 25 ساڵی ڕەبەقە من هاوارەکەم هەموو کورجێن بە منەیە هەر قسە بکەم و بڵێم چی زەحمەت نەبێت. چەند جار باسم کردووە کە لە زیندانی ئاکرێ ئیسلامی ئەگرن و یەزیدی ئەگرن سوایەکیانەکەن لە کورسی ئەیان بەسن. چەند جار بە ئێوەم باس کردووە کە لە ناو زیندانەکانی ئاکرێ و لە پاراستنی پارتی و لە دەستگای زانیاری یەکێتی و ئاسایشێکی چیە گوزارێت. هەمان باس نەکردووە. بە ئێوەم نەوت کاکە زەلامێک ئەگیرێ کە خاسی سووری نێودەوڵەتیش لە مەلەفەکەی لەوێ هەیە ئەڵێ کاتێک لە ئاسایش سلێمانی مێردەکەی ئەتراف ناکە ژنەکەی ئەهێنن بە پێش ئاسایش لەبەر چاوە سێکسی لەگەڵاکە. لە ئاسایشەکانی هەولێر و سلێمانیە سوال پیاوە بن سوال پیاوە بۆی ئەتراف کات. یعنی ئێوە ئەم شتانە نازانن تاکەی بیڵێم کەس قسە ناکە کاکیجان. هەر ئەم پیاوە کە ئێستا باسی کوڕەکەیەکە کە لە هەولێر گیراوە بتڵیان وا و ئەمان بابەتانە ئەگەر کوڕێکی کەسێکی تر پیاوێکی تر بژیرێ ئەم پیاوە خۆی قسە ناکات. یعنی هەموو کەسێ هەتاوەکو لە خۆی نەگیرێ کەس قسە ناکا بەڕاستی. تۆ چ دەکەی کاکە؟ سەدبارەیەکەم و ئەم پیاوەی کە ئێستا هاوای لێ بەس بۆتەوە ئەڵێ کوڕەکەم لە هەولێر وای لێ کراوە ئەگەر کوڕەکەی فڵان کوڕی ئەو وای لێ بکرێ خۆی قسە ناکات. باش نییە؟ یعنی هەتا نێتە سەر خۆی زۆر کەس هاتووە سەر خۆی بەڵام هەر نەیوێرەوە قسە بکات. سوێن بە ئیلاهی لە ناو زیندانەکانی پارتیۆکێتیا پیساییان بە خەڵک خواردووە. پیساییان سەر ئەمە قاپ وەکو خواردن و توانە هیچی پێ ناڵێن ئەمە بخۆ بڕۆخۆ حافیزی بێ. پیسایەکان پێ خواردووە بە ئیلاهی قەسم ئەو پارتیۆکێتیە. زەحمەت نەبێ ئێمە من قسەکەم بڵێم چی کاکە؟ تو شەرەف و وجدانتان باوکم بە وەڵڵاهی ئەم قسەیەکم کەس پێی ناخۆش نەبێ. من ژۆکی ئێوە کوردم خەڵکی ئەو وڵاتم قەسەم بەخوا 32 ساڵی ڕەبەقە یەکێتی و پارتی بتڵە بڕنە کورد. باباش بیزان 32 ساڵی ڕەبەقە یعنی ئەمە یەکەم جارە ئێوە ئەوە بیسن یعنی نەتان بیست و ئەم مۆزوعانە کاکە ئەوەم بۆ باس نەکردن کە لە خوڕماڵەوە ئاسایشێکی هینێ گیرا بووم ئەلەسات ئیسلامیە وەسا حەسەن و ئەوان لە ئاسایشی سلێمانیە بە یەک شەو بە کوتە کوشتیان لە هاوڵاتیا بڵاو نەبووە نیان پێچا بوو لە کیسەی نایلۆنەوە و خۆیان ئاسایش نردبوویان ناشت بوویان ئەیان و نابێ قەبرەکەشی هەڵبدەنەوە. هەمومان ئەومان کاکە هەموو کەسێ هەموو یەک تاکی کورد بەژن و پیاوە لە باشووری کوردستانە بتڵی یەکێتی و پاتی تێبڕاوە بۆشی بە خۆتان نازان کاکە ئێوە ئەی بتڵ بڕین چییە کاکە؟ یەک عەزەتان نەماوە هەمووی دزراوە، ژێرخانتان نەماوە هەمووی دزراوە، نەوتان نەماوە هەمووی دزراوە، ئاسایشتان نییە، کەس لەسەر و ماڵ و شەرەف و ئابڕووی خۆی هین نییە مەسەلەن ئەوەی نەماوە. بتڵ تێبڕین چییە کاکە گیان تۆ؟ ئادەی پێم بڵێ چ شتێکەیە لە هەولێرە لە بادینانە لە سلێمانیە لەکوێیە هەر هەمووی سەیەکێتی و پاتینیان دزی بێت. ئایلەوە ئەیە بتڵ تێبڕین چییە کاکە گیان؟ ئایلەوە کاکە ژنی خەڵکە بن بە زۆر سوارێ بن براشینم ئەو با چ دەکەن کاکە؟ باوکم بە ئەڵڵا لەو بادینانەیە لەو هەولێرەیە لەو سلێمانەیە هەندێک کەسن قسە بکەن ژنەکان ئەڕفێن تەعدایان لێکن کاکە گیان. کاکە من 1000 جارم بە ئێوە وتووە عەزیزان 32 ساڵی ڕەبەقە کۆمەڵی ئینسانی خوێڕی کۆمەلگای کوردی بەڕێوە ئەبا کۆمەڵی ئینسانی بێژی بێدایک و باوکە و کۆمەلگایە بەڕێوە دەبا. ئەی هاوار ئیتر من تاکەی هاوارکەم و تاکەی قسە بکەم بە قوربان قسەکردنی من سوودی چییە برایشین؟ ڤیدۆکەم نردووە بۆ دەیان نەفەر لە ئەوروپایە تەرجمانی کەن بێن بەم دەوڵەتانە. ئەم دەوڵەتانەش هیچ ناکەن کاکەیان. هۆڵەندایە ئەڵمانیایە بەریتانیایە کاکە ئەمانەیەکێتی و پارتیان لە هەولێرەدانا لە سێوان هەولێرە داناوە. کاکە بەژەوەندی ئابووریان لەگەڵیانە هەیە برای شیرینم. کاکە هۆڵەنداکەی من بەژەوەندی ئابووری هەیە بەگوێ ئارامەحمە ناکە. پەرلەمانی ئەوروپا بەژەوەندی ئابووری و سیاسی هەیە بەگوێ فاڵفیسار ناکە. 1000 مەرەبەرە بەردەستی بەریتانیەکان هیچ شتێکی بۆ ناکەن درۆیە کاکە مافی مرۆڤ قسەی قۆڕە ئینسان ئەبێ خۆی بەدەستی خۆی مافەکانی خۆی وەربگرێ کاکە گیان. ئەگەر تۆ بەتەمای ئەمریکی و ئەوروپیەکان بین لە کوردستانە ئازادی بۆ بێنن نان و کاری بۆ بێنن وەڵڵا چاو پێی ناکەوێت کاکە گیان. با قورئان نایبینی برای شیرینم
تەواو ئەمە ڕاستیەکەیەتی کاکە ئەمە حەقیقەتەکەیە برای من بڕۆ سەیری ئەو سەیریکە کاکی گیان یەکێتیەکان بتڵ بڕنە هەزاران کەس یەکێکی قسە ناکە کەس قسە ناکە یەکێتیەکان پێیەکەنێ پێی خۆشە ئێستا بۆ نمونە پارتی بڵە برێتە هەر کەسێ بۆ ئاوا باسی بکەین یەک پارتی قسە ناکە کەس قسە ناکەن هەروکەوەی ئاسایی بێتیادی بەلایەنەوە کاکە ئەیلۆ کاکە هەزاران مەلەفمان باس کرد کاکەژی هەزاران مەلەف کاکەژە سوار کشی خەڵک بوون بە زۆر سوار ژنی خەڵک بوون بە زۆر کاکە بە سەدان پیاویان سوار سەدان پیاو بوون لە سێمانی لە هەولێرە لەسەرەوەی کە اعتراف ناکە برایشین وتوان سوار تبینی اعتراف نەکەیت و تەواو کرد و کرماجی کاوتەی بەسەر چاوچی ئەڵەن تەواوە ئیمزای کرد تەواو خۆمە ئەمە یەکەم جار و دەیەم جار و سەدەم جار نییە کاکە هەرڵێ ئارام ئەحمە بۆ دێەوە قسەم کرد قسەکردن چیە قسەکەم بڵێم چی کاکە ئێوە بۆ قسە ناکە زەحمە نەبێ ها ێ بۆ قسە ناکەن کاکە ئێ تۆ هەزار جارم وتووە کاکە لە هەولێرە نیوەی هەولێر بسووتێ ئەم نیوەکەی قسە ناکە نیوەی هەولێر لە سێدارە بدرێ ئەم نیوەکەی قسە ناکە کاکی گیان لە سلێمانیە کاکە نیوەی گڕ بگرێ بڕفێنرێ بکوژێ کەس قسە ناکە هەر کەسە دەستی کردۆ بە کڵاوەکەی خۆی وە بانەی بە کۆت و کرمانجی ئایلۆ دەسێ بە کڵاوەکەی خۆی بانەی بە ئێ ئەم هاوارەی من ئیتە کاکە خۆمەش بووم بە گاڵتەجار بەڕاستی کاکە تاکەی من هاوارکەم کەسیش قسە ناکە بە قوربانێ بم با چ دەکەم کاکە کاکە خەڵک بەرە بەدەستی پاڤڵ سوارێ بێ کاکە ژیان تەواو ئەمە ئاوان کاکە ژیان خۆ ئەمە بە زۆر نییە بە قوربانێ بم ئەمە ئاوایە هەچی دژە ترۆر و دەستگای زانیاری و پاراستن و نازانم چی و چی هەیە هەر هەمووی نێرباز و هەتیوباز و مناڵبازە کاکە گیان با چ دەکەن تۆ بە قوربان باسمان نەکردووە باسی ماڵی خانزادمان نەکرد ژنان لە دەستی دایک و باوکیان ڕاکەن لەوێ ئەیان بر بۆ مەسوولەکان بۆ سێکسیان لەگەڵاکە کاکە ڕاستە بە قوربانتان بە هەتا ئێوارە تۆ بێی بڵێ ئەمە ئەوە خۆ کاکە کەس قسە ناکە بە قوربانتان بم ئەوە باسم کرد زەحمە نەوێجا چیەکەی کاکەش چیەکەی یعنی ئێوە یەکەم جارە دوای 33 ساڵ ئەبیسن کە بتڵ بڕاوەتە خەڵک باوکم بە ناموسم لە بەرەی کوردستانیەوە یەکێتی پارتی بتڵە بڕ نەکورد ئیتۆی بۆچی کاکە ئەمە یەکەم جار نییە بە قوربانتان بم بەردەوامیشە بێ فەرموو خەڵکی کوردستان لە مۆزوعەکان بە خاوەن دەرکەون و قبوڵی مەکەن دەگینا بەخواش شیڕەشیڕی ئارام ئەحمە هیچ شەیەینەشی نییە کاکە تەنها خۆ خاڵیکردنەوەیە بە قوربانتان بم تەواو کەس قسە ناکە بەس دڵتان بم عەزیزەکانی من لەبەرەوە تەلەفۆن بۆ من نەکە ئارام ئەحمە بۆ قسە ناکە ئەو نەم قسە کردووە لەسەر ئەم مۆزوعانە ئەو نەم قسە کردووە وەڵڵا عەزیزان ڕووداو هەیە خوا وەکیل هەزار جار باسم کردووە هەزار جار باشە لە ترۆری ئافرەت لە ترۆری پیاو لە تەعدای سێکسی لە بتڵ لە زیندانی ئاکرێ لە پاراستن کوڕە کاکە سەدەش عوسمانیان بر تەختیان کرد یەک بەشر قسەی نەکرد کاکیشان باش چیەکەنیەوە بە قوربان کاوە گەرمیانی لەناو کەلارا تیرۆر کرا 200 نەفەر کۆنە بۆ لەسەر قەبرەکەی کاکیشان ئەم قسانە چییە بە قوربانتان بم هەمووی دائانیشێ ئەو پەڕی ئەمە چیە مۆزوعە هەفتەیەکە 3 ساڵ کەس 5 ساڵکردنی ئاوا شتێک ئەنووسێت و تەواو بە تایبەتی ئانی کە لە ئەوروپاشن ئەوە لە هەولێرا کەس ناوێ قسە بکات نەوەڵڵا یەک دانم بۆ بنێرن لە هەولێر و لە بادینانە باسی ئەم مۆزوعی بتڵ بکات بەس یەک دانە لاپەڕم بۆ بنێرن کە لاپەڕی ڕەسمی بێ کەسەکە ناسراو بێ لە هەولێر و لە بادینانە بڵێ وەڵا شتێکی ئاوا ڕوویاوە باشە اینجا چاوەڕوانی ئەوەشکەی پیاوخراپی ژەبین کاتێک گەزانی بەیانی باوکی ئەو کوڕە سڵحی لەگەڵا ئەکەن و تۆزێ پارەی ئێنێ و دوای ئەوە ئەڵێ ڕادیۆیە ئەویش ڕۆشتیوەمان بینیوە کاک بەیانی سڵحیان لەگەڵا کاکی چێ تەواو ئەیە کاکە ژیان کوڕی سەرۆقاتر نازانم چێ بوو زەلامی کو سڵح کرا ئەی نەوزاد هادی عەفوو کوڕی نەوزاد هادی ئێستا خۆ کاکە پارتی وێکێتی کوڕی خەڵکە کوشن دوای بە پارە سڵحەکەن چونکە یاسا و دادگار لە کوردستانە نییە تەواو من قسەم لەگەڵ خەڵکا کردووە وتومە کاکە تۆ بۆ سڵحی کرد لەگەڵ فڵانە کەساکە عایلەکەی کە کوڕەکەی کوشتی وتی کاکە ڕەمیشم پێ ناکرێت خۆ کاکە با پارەکە وەرگن باشترە خۆ یاسانیە و شت نییە من بیشمە مەحکەمەوانە هیچم بۆ ناکە ئەوان ئەیبنەوە تاوان باریش مەکەن کەواتە پارەکە وەرگرم بناڵەکانی ترم بیخۆن تەواو چارم چیە بە قوربانتان کاکە ئاوایە بە قوربانتان بم تەواو ئیتر پێویست بۆ ناکە هیچ کەسێ خۆی ناڕەحەت کاکە ئەوە باسمان کرد ئەوە قسەمان کرد ئەوە هاوارمان کرد بەداخەوە بەڕاستی بەڵام کەس قسە ناکە بەخوا کاکەی تەواو منیتر کاتان ناگرم هەویستم پێتان بڵێم کە بەداخەوەکە هاواری ئێمە نایخوا کاکە فەرموو برایشینم تو شەرەف و وجدانتان عەزیزان کاکە من دینارێکی کوردم خواردووە 27 ساڵە ئەو وڵاتم نەبینیوە شۆربایەکی کوردم خواردووە کاکە موچە خۆری ئەو وڵاتم بە قوربانتان بم 27 ساڵە هاوارەکەم تو شەرەف و وجدانتان ئەوەندەی لەو فەیسبوک و سۆشیال میدیای سوکاتی بە من ئەکرێ بە مەسعود بازانی ئەکرێ
بنيتشيل أكلي بمسؤول أكلي ببافلو قباد أكلي ها بفضل في سارة كان أكلي بنمونة بلاهوري شرزنجي أكلي بكل نوع شاصفة وشاصفة أكلي نا بمسؤول كاي كدي بارتي أكلي نا كزنا يليق برامبر أنقصبك باش هم يجون بأرام أحمد كاكا من شيم كدوا ما بوجون بركة كاكا جا يا والله كاكا أقل بياو دزيش كاتو طالانيكا وجيش بركة أساية معقوليتو وكو كير هسع رجانا إيش كي كهجريش بدني أما شيء والله كاكا تو هلو يسبي سندان لو هلو يسبي دا براسي كاكا سندان دي بتا كاكا تو قصيش ما نكردو بزاني كنت شي بك عزيزاني أرام أحمد بداخل كاكا جا كستان بيتا ناخوش بك كاكا قسم بخوا هيجنو بيشي كرد لهرمي كل سنة نية بطلي تانا برابي هيك بشويك بطلي تبريو هيك بجري براسي كاكا يتبوشي باشالي كس باشالي خوي نابيني خو بطل تبرين شي كاكا جا شي عجيبني بخل بانتان ايدو هل يكل آسي خوي وبطل يكتي بايتي برا بخل بانتان بنمونا بديان كاس لاوروبا هي ناتوين بينو بكردستان بيصلوا بيسحوا صالة اما بطل تبرين باشر كاكا اللي هو خو بوشي ولا تانا شي عجيب وغريب كاكا هي بطل تبرين شي بخل بانبم ها ايش هي كابرا هي عزكي داجي لكن بشاق ايو بطل تبرين بخل بانتان كابرا هي نيوموشي ايو بطل تبرين بساقتان كابرا هي نازانم لدائريك هيشي بوناكن بطل تبرين بقول بانتان بياساية او بطل تبرين شاور راسكم كهربانية اونية نانية كارنية هيشي نيو بطل تبرين خوشي عجيبني بساقتها ما حقتها بقول بان بيتان ناخوش نبي دي خواتان لقل سندان لآرام أحمد بدا عزيزان هزار باريكمو تنجاري ام قسم كردوه خوزقا بخوزقاي او خوايا ام آرام أحمد لجنيشي لشفروش لو امسترداما لدايق بوايا بس كل نبو مايا باشا باوك الرو كلبون ازاري منيا برا رو كلبون تاوانا باوك الرو كلبون شرمزاريا الهي كلبون عيبيا خوزقا بخوزقاي او خوايا كوري لشفروش يقبو مايا لو اوروبايا بس كل نبو مايا سندان لكلبون بدا نفرد لكلبون نفرد لمن ككلهم باشا نفرد لو او هوايش كمني تيالا دايق بو قدرك سخيف ما بو براسي ككلبو إبا قلش يبو مايا بابا دوم يبو مايا بانا زانم كاكا شو زانم كل حشتك بو مايا مشكلة بو كاكا لأفريقيا لنا أورش ومشانا دايق بو مايا كاكيش أي لوا لا بخاري لا هشوين حقيقة كاكا بلام كلبون هيك شي بإيما نبخشي براسي بدبختي قرب سري ما ندوبون أو نبيت طبعا بيبكن بخوت هني وش مشكلة ثانية أنا والله وقتها بيبكن كل بابا كل اوتي كل هي جاشة والله من لخوم وخوم اذا كان بخوا كل كاكا خوم باش جاشة كل كاكا بخوا لسنين سنين بأسا لداك حوكتي جاجبو يا سنة داك حوكتي كتي بارتي جنب اما يا بقول بانتان بياني كتي بارتي نمني حشي شعبي بيت بازاري شي ايراني بيت جد البيت ترك بيت همو عمله صاحه وتوهشتا ابن بوانا ابن بميتي ترك ابن بحشي شعبي ابن بازاري ايراني كل بيجوغي هالوايا كاكا خوني كنتي هالدراوه كد نتويش تي هالدراو تيجي كاكا كود دروي حاشيه كود قد نابه بهيج كل شاني ازادي نيه كل شاني بولي اجتماع نيه كل شاني دولة نيه براسي كود حكم رانيا نوتوا سيوسي صار اما حكم رانيا كتم كاكي جان لبرو كود بهي بتماي كود مبا كاكي جان بتماي كود مبا كود نابه بهيج باجنيه دهان لما جو دهان تجربه هي برو اجرنو وسدني عثمانيه كان عليه نيونري عثمانيه كان هاتو باشوري كردستان وانا وتوانا كاكي جن بو باشوري باشوري بطاطي بيرمنيه وتوانا يكيك بو خوتان لنا وسلك هوزكان هرب بجيرن بو اويكا ببي بميلي هموتان باجنيه دوای دو سمان قراوتو وتوانا والله كاكي جان ايما ناتوان الريب كبير دسر كبير هرب بجيرين هیچ کسی به میلکی ترازی نبوده همون کوبونه تو و تو انا باش میلکی ترک ما بود ابن امیری همون من بشو که اما کس ما ایتی قبونیه کد آوای کاکا ایت خو من چی بکن بس عقدان طب کد اما قاعدیتی هر کسی ابی بنوکری باکم بشرفم 5000 گریلان بشاخویا قسم بخوا 5 میلیون جاش هي لو باکوری کردستانیه 6 میلیون 7 میلیون جاشی کد هي لو باکوری کردستانیه قسم بخوا روشلاتي كردستان نازم چن نفوسي تايا والله لدكس حوكسي او روشلاتي اسا اطلاعاته اسا جاشا يتوي بوشي بقول بانتا كنت هالوايا كاكيجي ميوشي كنت هالبوجور بو ارى والله قسي حق ابي الرقبه للراسيه تو منك قسم بخومت كنا فتم لخوم كد يتكس قديم لنا كاكيجي تو خواتان لقى عزيزاني ارى محمد حرمه بوتاني بساقتان